گفتوگۆی زیاتر دەکەم لەبارەی گەڕانەوەی سەدر بۆ نێو پرۆسەی سیاسی لەگەڵ دکتۆر فتاح الشێخ سیاستمەدار ڕاستەوخۆ گفتوگۆ دەکەم لە بەغداوە میوانیەمێ. دکتۆرم کاتت باش، سپاس بۆ ئامادەبوونت. دکتۆر با پرسیارێک بکەم، یانی سەدر پێشتر بۆ کشایەوە ساڵی 2022 ئێستا بۆ جارێکی دیکە دەیەوێتەوە مەیدانی سیاسی؟ سپاسی ئێوە دەکەم، سڵاو لە جەنابتان دەکەم، هەروە بۆ جەماوەرە بەڕێزەکەمان ئەو پاڵنەرانەی کە پاڵی بە موقتەدا سەدرەوانە بۆ ئەوەی بکشێتەوە لە پرۆسەی سیاسی ئەوە بەرهەڵستی کردبوو بۆ ئەوە بوو کە لایەنی بەرامبەر حکوومەتێک پێک نەهێنێت بۆ کە بەردەوام بێت لەسەر گەندەڵی، یان ئەوەتە دەبێت حکوومەتێکی چاکسازی پێک بهێنرێت ڕوبەڕووی گەندەڵکاران ببێتەوە، یانیش دەبێت یانیش دەبێت چارەسەریەکە بەم شێوە بێت. ئەوە بوو لایەنی بەرامبەر ڕازی نەبوو بەم پێشنیازانەی موقتەدا سەدر. موقتەدا سەدریش ناچار بوو کە بکشێتەوە، هەروەها چاکسازیەکی ملیۆنی ڕاگەیاند بۆ ڕوبەڕووبوونەوەی گانداڵی و دەیەویست لاپەڕێکی نوێ لە عێراق هەڵ بدرێتەوە، ئەویش لاپەڕەی چاکسازی بوو لە عێراقدا. زۆر باشە. ئێستا دەمەوێت بپرسم گەڕانەوەی سەدر خواستی لایەنە شیعیەکانە یاخود دژی ئەوانە؟ دۆخەکە لەوانەیە گونجاو بێت بۆ گەڕانەوەی بەڕێز موقتەدا سەدر بۆ هەڵبژانی داهاتوو، بە تایبەت دوای ئەوەی دەستی بە جەنگی گەندەڵکاران دەست پێ کردووە. سەرۆکی دەستەی دەستپاکی کە بخۆی گوتی دانی بەوەدانا کە گەندەڵێکی زۆر لە عێراق کەڵەکە بووە، هەڵبەتە ئەم جەنگە خەڵکی عێراقیش ئاگادار دەکاتەوە بۆ ئەوەی کە ڕوبەڕووی گەورە بەرپرسانی گەندەڵکار ڕوبەڕوویان ببنەوە و هەروەها وڵات بەرەو چاکسازی بدرێت لە ڕێگەی ئەو دۆستیانەی کە ناوی چەندین سەرکردەی گەورەی عێراقی تێدا لە ناو دۆسیەی گەندەڵیدا، بە تایبەت تاوانی دزی سەدا، هەروەها لێکەوتەکانی ئەو دزیە و هەروەها ئاشکرابوونی تۆڕی سێخوڕیکردن لەلایەن محەممەد جوحی لە سەرۆکاتی ئەنجومەنی وەزیران. ئەمانە هەموویان کێشەکانی حکوومەتن کە دەردەکەون کە حکوومەتەکانی پێشوش تێیدا دەستیان تێوەگلاوە لەگەڵ حکوومەتی ئێستاش لە کاتێکدا هاوڵاتی عێراقی گەیشتە ئەو قەنەعەتەی کە نابێت گەندەڵکاران بگەڕێنەوە سەر دەسەڵات. بەڕێزت بێ ئێستا سەدر دەیەوێت بگەڕێتەوە و حکومڕانی عێراق بکرێتە دەست. پێشتریش بۆ تۆمەتبار دەکرا کە بووە هۆی پەرتبوونی نێوماڵی شیعە. ئایا ئەم گەڕانەوەیە هێندەی تر نێوماڵی شیعە پەرت دەکات یاخود یەکریزیان دەکاتەوە؟ بەداخەوە ئەم تۆمەتە بەراڵستکارانی بەڕێز سەدر ئاماژەیان بۆ ئەنگەشەیان بۆ دەکرد، هەروەها گوتیان هاوپەیمانێتیکردنی سەدر لەگەڵ کورد و سنە ئەوە عێراقدا بەشی چەند بەرەیەک دەکات. ئەمانە هەمویان تاوان بوون لە کاتێکدا ئەوان خۆیان دوای کشانەوەی سەدر خۆیان هاوپەیمانێتیان لەگەڵ کورد و سنە کرد. هەمومان بینیمان لە کاتێکدا موقتەدا سەدر بیر لەوە دەکاتەوە کە هەموو مافەکانی کورد و شیعە و سنە بە دادپەروەرانە دابەش بکرێن و بەڵام ئەو هەموو مافانە کەوتونەتە دەست گەندەڵکاران و میلیشیاکان. بەڵام ئێستانی هەندێک لایەن بۆ نمونە سوودانی خۆی وا باس دەکرێت کە نزیکە لە ڕەوتی سەدرەوە. ئەمە هێندەی تر پەرتکردنی نێوماڵی شیعەکان یا بەتایبەت هاوپەیمانی دەوڵەتی یاسا؟
قد يتعرض لوانەیە ئەمەوە بەڵام السودانیش من دڵنیام کە ئەویش ڕوبەڕووی هەمان ڕخنە دەبێتەوە ئەو ڕخنانەی کە ئاراستەی بەڕێز سەدر کراون چونکە بەوە تۆمەتبار دەکرێت کە دەیەوێت وڵات پارچە پارچە بکات یاخۆت ڕاوتی سیاسی لە عێراق پارچە پارچە بکات ئەوانەی کە ئێستا لەسەر کورسیەکانی چوارچێوەی هەماهەنگی دانیشتون و بە خۆیان دەڵێن ئێمە سیاسەتمەداری شیعین لە کاتێکدا خۆیان دەترسێن لە هەر شیعەیەکی دیکە کە چاکسازخواز بێت یاخۆت بنەمای چاکسازی لای پەسەند بێت ئەوەی ئێستا پێویستە ئەوە هەروەها ئەوان لەوەش دەترسێت کەس بەڕێز سوودانی بەرەو پێکێرانی حکوومەتێکی زۆر سەرکەوتوو بچێت بۆیە کۆسپیش لە هەمان کاتدا کە دروستکراوی خۆیەتی کۆسب دەخەنە بەردەم حکوومەتەکەی سوودانی ئەوجا چه سوودانی بێت یاخۆت هەر کەسێکی دیکە بێت دکتۆر پێتان وایە سەرۆکوەزیرانی داهاتووی عێراق لە سەدرەکانە یاخود سەدر دەستنیشانی دەکات؟ بەدڵنیاییەوە ئەگەر بەڕێز مقتەدا سەدر بڕیاریدا بەشداری بکات ئەم جارە بەشداریکردنێکی فراوان دەبێت و ئەنجامێکی هەڵبژاردننی زۆری باش دەبێت و هەروە ژمارەی کورسیەکانیش زۆر باش دەبن لە بە هاوپەیوەندیکردنیش لەگەڵ چەندین لایەنی دیکە بە ئاشتیانە و بە ئاسوودەیی دەتوانێت کە حکوومەت پێک بهێنێت بەڵێ بەڕێز مقتەدا سەدر ناتوانێت هیچ پرۆژەیەک پیادە بکات تەنیا لە ڕێگەی سەرۆکوەزیرانێکەوە نەبێتن کە لە ڕێگەی خۆیەوە دەست باس بۆ بۆچوونەکانت دکتۆر فتاح الشێخ سیاسەتمەدار لە بەغزاوە میوانی ئەمە بووی.